خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەم پێشەوەی بسمە ناو باسەکەم ئەمڕۆ 22 ساڵەی کۆچی دوایی مامۆستا ئیبراهیم ئەحمەد کەسایەتی و بیرمەند و سیاسەتمەدار و شاعیری گەورەی گەلەکەمان کە هەتا ژیا بۆ میلەتەکەی ژیا بۆ گەلەکەی ژیا ئێستاش وتە و لێکدانەوە و شرۆفەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد ماوی تێڕامان و جێگەی سەرنجن وەکو لە یادنامەکەی بافڵ جەلال تاڵەبانیشدا هاتووە کە هەمیشە ئێمە پشت بە وتەکانی مامۆستا ئەبەستین بۆ یەک ریزی و یەک دەنجی لە کاتێکدا ئەمڕۆ کۆچی دوایی مامۆستا ئیبراهیم ئەحمەد و یادی کۆچی دوایی مامۆستا ئیبراهیم ئەحمەد بوو باسی لەوە ئەکرد کە نابێت جیاوازی هەبێ لە نێوان کورد لە تورکیا و لە ئێران و لە سووریا و لە عێراق ئێستا لە باشووری کوردستان کێشە و ململانەکان بە جۆرێکە کە مەترسی و بۆنی دوو ئیدارەی دێت لە نێوان زۆنی سەوز و زۆنی زەرد یان وەکو ئەوترێ هەولێر و دهۆک و هەڵەبجە و سلێمانی یەکێتی و پارتی لە گەڕێکی تری ململانەکانیاندا پرسی هەڵبژاردن و پرسی یاسای هەڵبژاردن یان هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن هاتۆتە پێشەوە ئەمە وای کردووەکە وێڕایەوەی هێشتا پرسی سەرۆک کۆمار و بەدەستێنانی پرسی سەرۆک کۆمار و تێڕوانینی ئەو دوو هێزە لە بەغدا نەگەیشتۆتە ئامانجێک لە هەرێمی کوردستانیش دابەشبوونێکەیە بزوتنەوەی گۆڕان قسەی خۆی هەیە و پارتی و یەکێتی شەریەکە و باوەڕەقەیەکەوە چوونەتەوە ململانەیەکی تر ئەمەش قەیرانێکی تری خستۆتە سەر قەیرانەکان ئەم شەو ئێمە شرۆڤەی ئەم بابەتە دەکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان لێرە سۆدیۆکانمان بەڕێز کاروان ئەنوەر کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان کاروان بخێر بێت سپاس بۆ بەڕێستان هەروەها لە هەولێرەوە هەردوو میوانی بەڕێزمان کارزان هەورامی کادری پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان وها بەڕێز کاک دلێر حوسێن هەڵسۆڕاوی دیار بزوتنەوەی گۆڕان سوپاس بۆ دوو میوانی ئازیشم کاروان بەتایبەت باسی کۆکراوەی قەیرانەکان بکەین مەسەلەی هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن یەکێتی بۆ پارتی ئەڵێ یەکێتی ناوێرێ هەڵبژاردن بکە بۆیە بیانوەکەی هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن ئێوە ناوێرن یان فاکتێک لە ناو بابەتی هەیە بۆ داوای هەموارکردنەوەیەکەن سەرەتامان و نەبیت شەوت باش بێت ڕۆژووی هەموو لای قبول بێت سڵاو بۆ سەرجەم بینەران بەعکسەوە ئەوەی یەکێتی شەڕ لەسەر دیموکراسی بوونی هەڵبژاردن نەکات باوەڕ ناکەم هیچ هێزولایەنێکی بێت لە کوردستانە ئەوەنە پێداگری لەسەر هەڵبژاردن بکە ئەمە شتێکە وەک تیۆر یەکێتی لەوەتی هەیە لە 92 هەتاوەکو ئێستا هەموو پێداگریەکانی یەکێتی بۆ هەڵبژاردن پێداگریە بەڵام کام هەڵبژاردن ئەمە پرسیارەکە لێرەیە ئەمە هەڵبژاردن ئێمە مامۆسای هەڵبژاردن و مام جەلال خۆی داڕێژەری فکری هەڵبژاردن و دروستکردنی پەرلەمان بووە کەواتە ئێمەش سەلیلی فکری مام جەلالین ئێستش بە هەمان ڕیتم بە هەمان بیرکردنەوە بە هەمان هەناسە یەکێتی نیشتیمانی کوردستان داوا ئەکات هەموو هەڵبژاردنێک لە کات و ساتی خۆی بێ بەڵام هەڵبژاردنێکی بێخەوش و پاک و بێگەرد و بێ دەستێوەردان و بەبێ خەڵکی بیانی دەنگی تیابات بەبێ ئەوەی کە دەنگی دهۆک بێتە سلێمانی دەنگی سلێمانی بڕاتە دهۆک نەخێر یعنی کۆمەڵێک مەرج و کۆمەڵێک پرەنسیپ هەیە ئێمە هەتا ئێستا یەک یاسامان هەیە کە کاری هەڵبژاردنی پێکەین یاسای ژمارەیەکی ساڵی 1992 ڕاستە حەوجار هەموار کراوەتەوە بەڵام هەموو هەموارەکانی یەک بازنەیە ئەوەی کە ئێمە پێداگری لەسەر ئەەکەین خاڵی یەکەم یەک بازنەی لەم سەردەمی ئێمەیە کە ئەتوانم بڵێم هەموو شتێک هەموو شێوازێک لەگەڵ 92 گۆڕاوە ئێستا داوای فرەبازنەیەکە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی هەڵەبجە بازنێکی خۆی نەبێت پارێزگایەکە و عێراقدانی پیاناوە و جینۆسایدە و لە ناو هەموو دنیای ناوی خۆی هەیە و ناوبانی خۆی هەیە سلێمانی بۆ دەنگی خۆی نەبێت دۆک بۆ دەنگی خۆی نەبێ هەولێر بۆ دەنگی خۆی نەبێ لەم حاڵەتەیە کە تۆ پێداگری ئەەکەی لەسەر هەندێک خاڵ هەموو خاڵێکە تۆ پێداگری لەسەرەکەیت مەرجەکەیت بۆ ڕوونەکەیتەوە ئەویشی کە ئەڵێ من بەم فرەبازنەیە ڕازینیم با بێ مەرجی خۆی ڕوونکاتەوە بڵێ لەبەرەوەی من یەک بازنەیەکە لە بەرژەوەندی منە بەڵام قبولی ناکەم نەخێر یەکێتی نیشتیمانی کوردستان لە چی هەیە مەسەلەن جگە لەوە هیچ ترسێک نییە تەنها ئەگەر بێت و لە بینی ئاماری 2010 بۆ 2021 لە هەرێمی کوردستانە 150,000 دەنگی زیاد هەیە 2010 خۆمان هەڵبژاردنمان کردووە 2021 ئامارێکی عێراق هەیە هەڵبژاردننی عێراقیە لەو سێ ساڵەیە ئەم 150,000 دەنگە تەحسیل حاصلە دروست کراوە وەرە ئامارێکی ورد و بێ موشکیلە هەبێت کۆمیسیۆنێکی فرە ڕەهەندی فرە تەشکیلە هەبێت یعنی هەموو لایەنەکان هەموو پێکاتەکانی تیا بێت کە یاساکەت هەموار کردەوە کۆمیسیۆنەکەت تەدریجی
تێڵکێش ئەبێتەوە جارێکیکە اینجا ئەو کاتە باز لە هەڵبژاردننی ڕاستەقی ناکەین تۆ ئامارت نەبێت چۆن داخل هەڵبژارد نەبیت ئادی بزان بچ ئێمە تا ئێستا ئامار لە هەرێمی کوردستانە کاغەز لە هیچ شوێنێکی دنیا اعترافی پێ ناکرێت ئێستا هەموو دنیا ئەلکترۆنیە هەموو دنیا دیجیتاڵە هەموو دنیا بە کلیک ئیشەکەی بەڵام تۆ بڕۆی سجلێکی پارتی لە هەموو شتێکە هاوبەشن وا خەڵک وا وێنای ئەکە کاکارەوە مەسەلەن نەوترێ کە لە داهاتە لە گەندەڵیەکانە لە مەسەلەن ئەگەر ئێوە ترسێکتان هەیە لەو ئامارەیە تەزویر بکرێوەش بۆ تەزویرێک ناکەن ینی ئەگەر لە هەموو شتێکە هاوبەشن لەگەڵ کاتە هەڵبژاردن گومانتان هەیە تەزویری ئەو کاتە بێ بۆی کێ فێڵی زیاتر بێت ئەو کاتە ئەوەی باتەوە کێ فێڵی زیاتر بێت کێ فێڵ باشتر بێت ئەو کاتە ئەیکا ئەو هاوڵاتیانی کە ئەڕۆنە سەر سنووقەکانی دەنگدان و دەنگیان ئێستا ئێوە تەنها دیفاع لە مافیەکێتیەکەن هەڵبژاردن یەکێتی و پارتی نییە هەڵبژاردن بین یەکێتی و پارتیان ناکرێت هەڵبژاردن بۆ خەڵکی سەرجەم خەڵکی کوردستانە لە کفری خانەقین و کەلارەوە هەتاوە و زاخۆ و باتوفۆ و ئامێدی و ئاینشتی ئەمە کە تۆڵی هەڵبژاردن ئەمە کێشەکەی ئێمە ئەمانەوەی هەڵبژاردنەکە یەکەم پاک و بێگرد بێت دووەم لە کاتی خۆیان بکرێ بەڵێ بەڵام بەو پرەنسیپانی کە لە دنیای پێڕەوەکرێ یعنی تۆ چۆن ئامارت نییە داخلی هەڵبژاردن نەبیت تۆ چۆن مەسەرەن دەنگی کاکەیی هەڵەبجە حسێب ناکەیت کە هەزاران و سەدان شەهیدیان هەیە بەڵام دەنگی ئەرمەنیەک حسێبەکەی کە 196 دەنگی هەیە پەرلەمانتارە یانێک تۆ باسی لێ بکەی وردەکاری هەڵبژاردننی ئێمە بە بەراورد بە ساڵانیکە ئێستا بێ ئەم هەڵبژاردنەی ئەم جارەمان ئەبێ زۆر جیاواز بێت و ئەبێ فرەبازنەی بێت و فرەبازنەکە بێ پاک و پوخت بێت کە لەم پاک و پوخت ینی بەمانای کەلیمە پاک و پوخت بێت نەک ئەوەی کە دهۆک 31 کەس بنێرێتە پەرلەمانی کوردستانەوە بەڵام کەلار 4 کەس بنێرێت ژمارەی دانیشتوانی دهۆک چەنە ژمارەی دانیشتوانی کەلار چەنە سلێمانی هەژدەی هەبێ بەڵام دهۆک ئەنی ئەمە ئەگەر باسی بکەیت هەموو خەڵگەشتەوە قەناعەتی کە ئەگەر بێت و هەڵبژاردن پاک و پوخت بێت باڵانسی هێز بەم شێوەی ئێستا نامێنێت کاکەروان کاک دلێر حوسێن بۆ چوونی ئێوە لە کۆکراوەی هەموو قەیرانانە تا قەیرانی پرسی هەموارکردنەوەی هەڵبژاردنش پێتوانی ئەمە دۆخەکەی گەیاندوتە بنبەست و لەکوێ کلیلەکە لەکوێ ینی ئەگەر ئەوەی گەرگەش بێتە بنبەستیش بەڵێ سەرتا سڵاو بۆ تۆ بۆ بینەران و بۆ میوانە بەڕێزەکانت دیارە پرسی هەڵبژاردن پرسێکی گشتیە تایبەت نییە بە هێزێک و هەڵبژاردن بۆ هێزێک ناکرێت تا بە قیاسی خۆی ئەو هەڵبژاردنەدا بڕێژێت بۆیە هەڵبژاردن مافێکی گشتیە بۆ هەموو هاوڵاتێک و دەبێت هاوڵاتیانیش قسەیان هەبێت و نوێنەرەی هاوڵاتیان قسەیان هەبێت لە بارەی یاسای هەڵبژاردنەکە ئەو یاسایی کە داڕێژراوە یان ئەو یاسایی کە هەیە بە هەموادیەوەکە لە 92 تا ئێستا نووسراوەتەوە پێمان وایە کەم و کوڕی یەکجار زۆری هەیە ئەمە وەکو فراکسیۆنی گۆران لە پەرلەمانی کوردستان کە هاوڕێیانمان لە فراکسیۆنی گۆران لە مانجی سەی ساڵی 2021 پرۆژەیەکیان ئامادەکردوەداتیانە دەستەی سەرۆکاتی بەڵام بەداخەوە تا ئەو ساتەی قسەی تێدا دەکەین ئەم پرۆژەیە نەخراوەتە بەرنامەی کاری کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی قسەی لەسەر بکرێت و لایەنەکانی دیکە ژیەکێتی نیشتیمانی کوردستانە نەوەی نوێیە کۆمەڵی دادگەریە یەکگرتووە ئەمانیش پرۆژیان هەیە کە هێناوتیان ناو پەرلەمان و بۆ ئەوەی پرۆژەکەی گۆڕان لە بەرمەبنای چێکا لەسەر چ بەرمەبنایەکە و پرۆژێ دراوە ینی ئەوان داوای ئەوەکەن وەکوی کاکاروانە لە چوار بازنەی بێت ینی گومانتان هەیە لە تۆماری دەنگدەران ئەوانە لە ئێوە هەمان ئەو لێک نزیکە هەیە و تێگەیشتنە هەیە بۆ ئێوەش بەڵێ ینی یەکەم شت ئێمە پێمان وایە دائیرەکانی ئینتیخابی فراوان بکرێت یەک بازنە ناکرێت بۆ نمونە تۆ بە هەولێر باڵانسی سلێمانی بگۆڕی شتیوان نابێت یان بە سۆران باڵانسی هەولێر بگۆڕی بە دهۆک باڵانسی هەموو کوردستان بگۆڕی کە ئەمە هەم باڵانسی هێستێک دەدات و هەم مەجای تەزویری یەکجار زۆر دەدات ئەمە لەلایە کە تۆ گەر دایرەی ئینتیخابی زیاد کردیان بازنەی ئینتیخابی زیاد کردێمەوە کوبزوتنەوەی گۆڕان پێمان وایە بۆ مەرحەلەی ئێستا هەرێمی کوردستان 4 بازنەی ئینتیخابی هەبی پێم وایە ئەوە لە پرۆژەی یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزەکانی تریش ئەمە هەیە بۆ سیستەمی ئێستا فرەبازنەی گونجاوترین سیستەمە لە نەک هەر لە کوردستان لە هەموو دنیا هەم ئیزابیاتەکانی ئەم سیستەمە چێت تۆ نوێنەرایەتیەکەت بە تەواوەتی دەپڕژێ سەر نوێنەرایەتی خۆت بۆ نمونە نوێنەرەکانی سلێمانی بە تەواوەتی دەپڕژێنە سەر ئیشکردن لە سەرکەم و کوڕیەکانی سلێمانی و کارکردن لە منتیقەی خۆیان هی دۆک بە هەمان شێوە هی هەولێر بە هەمان شێوە هی هەڵەبجەش بە هەمان شێوە کاتۆ ئەو دایرە ئینتیخابیانەت دابش کرد ئەرچی نوێنەرایەتی هەم پەرلەمانتارەکانیش ئاسانتر دەبێت و خاڵێک تر کە خاڵی جەوهەریە پاکردنەوەی تۆماری دەنگدەرانە بەڕاستی تۆماری دەنگدەران تۆمارێکە کە دەتوانم لە 92 تا ئێستا تەنها زیاد دەکا
هیچ کەسێک ئەوەی مردووە ئەوەی کۆچی کردووە ئەوەی لە وڵاتە نەماوە هیچی نەسراوەتەوە یعنی ئەو تۆمارە بەردەوام لە زیادبوون و لە گەشەکردندایە بۆ نمونە تۆگەر بین جیاوازی ڕێژەی دەنگدەری پارێزگاکان وەگرین ئێمە هەمومان دەزانین پارێزگای دهۆک لە ڕووین فوسەوە ناگات بە هەولێر و سلێمانی ئێستا بەو تۆماران نزیکە لە هەولێر نزیکە لە سلێمانی تۆمارەکە گرفتی چییە تۆمارەکە گرفتی چی تێدا مەسەلەن ئەگەر بە دقیقی قسەی لەسەر بکەین تۆمارەکە پڕە لە ناوی دووبارە و پڕە لە ناوی ساختە و پڕە لە ناوی مردوو پڕە لە ناوی ئەو کەسانی کار ئەسڵەن لە وڵاتە نەماونەوە پڕە لە ناوی خەڵکی دیکەش کە بەڕاستی هەر هاوڵاتی ئەم وڵاتە نینە سووری تێدایە یعنی ئەمانە دەبی تۆمارێکی پاکت هەبێتەوە ئەگەر بتەوێ هەڵبژاردنێکی شەفاف و پاک بکەی وە نوێنەرایەتی ڕاستەقینەی تێدا بێت دەبێ ئەم تۆمارە پاکەوە پرسێکتر بەڕاستی پرسی کۆتاکان دەبی ڕێک بخرێتەوە یعنی ئێمە بەر لە هەموو شتێک دەبی برایانمان لە تورکمانە لە پێکاتەکانی ترە ئەو ڕاستیە بزانن یعنی ئەوانەی کە کراونەتە واجیها ئەمانە نوێنەرایەتی تورکمان ناکەن بەڵکو بگرە ئەمانە زەربیان لە قومیەتی تورکمان و لایەنەکان تکەدا وایان کردووە ئەو پێکەوە ژیانی کە هەیە یان لێکترازانی کۆمەڵایەتی دروست بێت بۆیە ئەمانە ڕاستە و خۆت تەمسیل و نوێنەرایەتی حزبێکی تر دەکەن چکە ئێمە بە تایبەتی پارتی ئێمە لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی ئەو فراکسیۆنی پارتی بینیمان باسی لە زۆرینەی ڕەها دەکرد ئەگەر ئێمە بەڕقەم وەرگین لە ڕووی قانونیەوە پارتی زۆرینەی ڕەها نییە لە پەرلەمانی کوردستان پارتی ڕاستە فراکسیۆنی یەکەمە بەڵام دەسەڵاتی ئەوەی نییە زۆرینەی ڕەها بێت و بەکەیف خۆی متمانە لە پەرلەمانتار وەگرێت و یان پەرلەمان دابخات چونکە زۆرینەی ڕەها ئەو کاتێک کە 50 زایدیەکت هەیە پارتی 50 زایدیەکی نییە بەڵام هاتووە چی کردووە کورسی کۆتاکانی بەخۆی حساب کردووە و وەکو کادیرێکی خۆیان مامەڵیان لەگەر دەکات و بەکاریان دەهێنێت لەمەوە کە باسی زۆرینەی ڕەها دەکات چونکە زۆرینە ئەوەیە تۆ 56 کورسی تەبێت لە پەرلەمانی کوردستان ئەو 45 کورسی هەیە و دەسەڵاتی زۆرینەی ڕەها بەکاردێنێت بۆیە کە تو هاتی کورسی کۆتاکانش ڕێخستەوە نوێنەرایەتی ڕاستەقینەی ئەم کەمایەتیانە یان ئەم نەتەوانەی کە لە کوردستان دەژین نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆیان دەبێت نەک بەدەستی دوو بێنە پەرلەمان و تەمسیلی لایەنێکی دیاریکراو بکەن لەسەر حسابی لایەنەکان تری هەرێمی کوردستان ئەمانە هەمووی دەبی ڕێک بخرێتەوە مەسەلەیەشتر کە زۆر گرنگە مەسەلەی کۆمیسیۆنی باڵایە خۆی کۆمیسیۆنی باڵا بە پێی یاسا ئێستا مافی ممارەسەکردنی کارەکانی خۆی نیە دەبێت ئەمە یان ئەوەتە کۆمیسیۆنەکە ماوەی درێژ بکرێتەوە یان کۆمیسیۆنێکتری نوێ هەڵبژێردێت بۆ ئەوەی سەرپەرشتی هەڵبژاردنەکان بکات کە ئیشی ئەم کۆمیسیۆنەیە ئەم سزلانە پاک بکاتەوە سزلی ناخیبین هاوشێوەی کۆمیسیۆنی عراقی ئەمە بینیمان کۆمەڵی سیستەم تەجروبە کراوە لە ڕابردوو سیستەمی بایۆمەتریە دەکرێت ئەم تەجروبانەش بێتە هەرێمی کوردستان خۆ ناکرێت هەرێمی کوردستان بە سزلێکی پڕکەم و کوڕیەوە بچێ ناو هەڵبژاردن کە نەتیجەکەی ڕوونە بەر لەوەی هەڵبژاردن ئەنجام بدرێت یعنی بە مطلقی دەڵێن ئەوەندە کورسێمان هینا وەکەوەی وایە کاغزێکی سپیان لەسەربی بەکەی خۆیان ژمارەی لەسەر دەنووسن چاسان ژمارەیان پێویستبی دەینووسن ئەوە یەکلایی بووتەوە بەر لەوەی پرۆسەی هەڵبژاردن ئەنجام درێت جا بۆیە گرنگەوەیە کە هەڵبژاردن دەکرێت هەڵبژاردنێکی پوخت بێت ووە نوێنەرایەتی ڕاستەقینەی هاوڵاتیانی تێدا بێت و ئێمە لەگەڵ ئەوەی نە هەڵبژاردن بکرێت و هەڵبژاردن مافی سروشتی هەموو هاوڵاتیانە بەڵکو وەکو ئەو خاڵانی ئاماژەم پێدا لەسەر ئەم شێوازە هەڵبژاردن بکرێت بەڵێ هەموو پێم وانە هیچ هێزولایەنێکی سیاسی لە کوردستان لەگەرەوە بێت هەڵبژاردن دوا بخرێت بەڵێ کاک دێر ئەگەڕێمەولات کاک کارزان هەورامی پارتی دموکراتی کوردستان بۆچی لەگەڵ یەک بازنەیەیە بۆچی پێشوازی لەو پرۆژه یاساکەی بزوتنەوەی گۆڕانکە ساڵێک لەمەوبەرە پرۆژه یاساکەی یەکێتی و 39 پەرلەمانتارە گفتوگۆی لەسەر بکەن گەنە سازانێکی نیشتیمانی خۆی وەرەقەیەکێ کە لە مانجی شوباتە لەم ساڵ کردویانە داوای ئەوەکەن کە هەمویان ئەو پرسە بە سازانی نیشتیمانی تێپەڕ بکات بۆ ئێستا پارتی دموکراتی کوردستان لە بەرەیەکە و ئەوانی تر لە بەرەیەکی تر سڵاو و ڕێز و خۆشەویستین بۆ میوانەکان و پیرۆزبایی مانگی ڕەمەزانی پیرۆز لە گشت هاوڵاتیانی هەرێمی کوردستان و جیهانەکەم هیوادارم مانگی ڕەمەزان ببێتە مایەی خێر و خۆشی بۆ گەلانی ناوچەکەم بێگومان لەسەر بابەتی پرسی هەڵبژاردنەکان دەمەوێت ڕوونکردنەوەیەک بدەم بابەتەکەوەی ئەو پرۆژەیە کە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان یاخود هەندێک لایەنی سیاسی خستویانەتە ڕوو بابەتێکە زیاتر بابەتێکی سیاسیە لەسەر بنەمایەکی زانستی نییە کە ئایا بۆچی هەرێمی کوردستان بکرێتە چوار بازنە لەبەرەوەی کە لە ماوەی ڕابردوودا ئەم خاڵانە هەبوون کەوای کردووە کە ئەم پرۆژەیە بێتە ئاراوە پێیان وابێ کە پێویستە هەرێمی کوردستان بکرێتە چوار بازنە خاڵی یەکەم تەوقیتی بابەتی سەرۆک کۆماری عێراق هەیە
کە ململانەیەکی تون لە نێوان پارتی و یەکێتی هەیە. یەکێتی نیشتیمانی کوردستان دوای ڕاگەیاندراوی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بۆ دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن ئەم مەشروعی ئەم قانونەی هێناوە لە پەرلەمانی کوردستاندا پێشکەشی کردووە. لە کاتێکدا بزوتنەوەی گۆڕان پێش هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق ئەم پرۆژەیە هەبووە. بۆیە ئەم بابەتە بابەتێکی تەواو سیاسیە و دەیانەوێت لەم ڕێگەوە گۆڕانکاری لە هاوکێشەی کورسیەکانی پەرلەمانی کوردستاندا بکرێت. خاڵی دواتر یەکێتی نیشتیمانی کوردستان بمانەوێت نەمانەوێت لە گۆڕانکاری یاخود لە هاوکێشەی سیستەمی چواربازنەدا قازانج دەکات. بۆ لەبەرەوەی لە سنووری پارێزگای سلێمانی بێئومێدیەکی یەکجار زۆر هەیە لە شکستی ئیدارەدان لە بابەتی بێئومێدبوونی خەڵک لە سیاسیەکانی سلێمانی و لە کۆمەڵێک دروستبوونی کۆمەڵێک هێزی سیاسی نوێ کە ئەمە وا دەکات ڕێژەی بەشداریکردنی هاوڵاتیان لە سنووری پارێزگای سلێمانی بە بەراورد بە سنووری پارێزگای دهۆک زۆر کەمتر بێت. بەڵام چ گوناحێکی تێدا هەیە کە لە سنووری پارێزگای هەولێر و دهۆک ڕێژەی بەشداریکردن لە سلێمانی زیاترە، لەو ڕێگەوە بە سیستەمی یەکبازنەی ڕێژەی ئەندامانیان لە پەرلەمانی عێراق زیاترە، لە پەرلەمانی کوردستان زیاترە. ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵ دەدات کورسی پارێزگاکان جیا بکاتەوە. بۆ لەو ڕێگەوە ئامانجی هەیە یەک لە سنووری پارێزگای سلێمانی دەتوانێت لە ڕێگای ئەو کورسی کۆتانەوە ئەوەی کە پێی دەوترێت کورسی ئافرەتان لە هەموو بازنەکان وەکو پەرلەمانی عێراق کورسی ئافرەتەکان بۆ خۆی ببا کە ئەمەش بردنەوەی لەو هێزە سیاسی بچووکانەی کە لە سلێمانی ڕکابەری یەکێتی نیشتیمانی کوردستانن. دوو یەکێتی نیشتیمانی کوردستان هاتووە لەو مەشروعەدا دەڵێ پێویستە کورسی پێکهاتەکان دابەشی سەر پارێزگاکان بکرێت. زۆر هەڵەیە کە ئێمە پێمان وابێ پێویستە پێکهاتەکان کورسیەکانیان دابش بکرێت بەسەر پارێزگاکانیە. ئەو پێکهاتەی مەسیحی و تورکمان و کلد و ئاشوریەکە کە قورساییان لە هەولێر و دهۆکەیە ڕەنگە لە سلێمانی نەبێت. تۆ بۆچی دەبێت دابشکاری لە کورسی پێکهاتەکاندا بکرێت لە کاتێکدا بڵێ کاکارزان بەڕێزت باست لەوە کرد ئەوەدا فەرموو تەواویکە. بڵێ جا من 100% دڵنیاتان دەکەمەوە 4 کورسیان بۆ پێکاتەکان لە سنووری پارێزگای سلێمانی دانەوە. ئەم کورسیانە 100% یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خۆیان دەبات. خاڵی دواتر من تێناگەم بۆچی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی کەوتونەتە دوای ئەم پرۆژەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کاتێکدا سیستەمی فرەبازنی زەرەری لە کۆمەڵی ئیسلامیدا و بۆ لەبەرەوەی لە 4 کورسی پەرلەمانی عێراقەوە یەک کورسی هێناوە. یەکگرتووی ئیسلامی کوردستان لە باتیەوەی کورسیەکانی زیادکە کەمی کردووە. خاڵی دواتر حزبی سۆسیالیست کورسی نەبردووە، شوعی کورسی نەبردووە. یعنی ئەم دابشکردنی ئەم کورسیانە قازانجێکی گەورەیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری پارێزگای هەڵەبجە و سلێمانی کورسێکی یەکجار زۆر دەبا. کاکارزان بەڕێزت باست لە بێئومێدبوونی خەڵک کرد لە سیاسەکانی سلێمانی. پێت وایە و بێئومێدی تەنها لە سلێمانیە لە سیاسەکان و نیگەرانەکان لە حکومڕانی تەنها لە سلێمانیە یاخود لە تەواوی هەرێمی کوردستان لە هەولێر و دهۆکەوە بگرێتە دەگاتە هەموو شار و شارۆچکەکان؟ لە ڕاستیدا لە هەموو کوردستان هەیە، یعنی جۆرێک لە بێئومێدی هەیە، جۆرێک لە نیگەرانی هەیە لە بابەتی ئەو پێک نەسازانەی کە لە نێوان هێزە سیاسیەکاندا هەیە. بەڵام بەڕاستیت پێ بڵێم یعنی قورسایی پشکی شێرەکە بەر ئیدارەی پارێزگای سلێمانی کەوتووە. ئەوە ئێمە دەبینین خەڵک هاواری لێ هەڵساوە پارە لە بانقەکاندا نەماوە. ئەوە ئێمە دەبینین لە سنووری پارێزگای سلێمانی بە جۆرێک لە جۆرەکان یعنی فەوزایەکی گەورەی ئەمنی لە ناو شاری سلێمانیدا هەیە. خەڵک لەسەرەی وەرگرتنی پارە لە بانقەکاندا گیان لە دەست دەدا و خەڵک باوەڕی بە هێزی ئۆپۆزیسیۆن نەماوە بە تایبەتی لە سلێمانی لە دوای ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان و نەوەی نوێ و کۆمەڵ و یەگرت و بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکان پاشەکشەیان کرد لەو گوتارە کە بە خەڵکی سلێمانیاندا بوو. بۆیە ڕێژەی بەشداری ئەم جارە لە هەڵبژاردن لە سنووری پارێزگای سلێمانی زۆر کەم دەبێتەوە. بەڵام بەس دەمەوێت لێرە ئەوەندە تەواوکەم بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان دەوێت 27 کورسی بۆ سنووری پارێزگای سلێمانی دیاریکە. ئەو کاتە یەکێتی گوێ لێ نییە ئەگەر بێت و لە سنووری پارێزگای سلێمانی لە 105 خەڵکیش بڕوا بۆ دەنگدان، ئەگەر 100 کادیری یەکێتی ئەگەر 500 دەنگیش بڕوا بۆ یەک کورسی گرنگەوەی یەکێتی گرنگەوەی سلێمانی 27 کورسیەکەی دەڕوا یەکێتی پشکی شێری بەردەکەوێت. لێرە ئەوە وردەکاریەکەی. خاڵی دواتر بەڵام پارتی جوای نەکردووە کاکارزان مەسەلەن بۆ پارتیشەوە ڕاز نییە. مەسەلەن کۆتاکانە هەمویان ئەوە دلێر دەڵێ وەکو کادری پارتی قسە ئەکەن. مەسەلەن پارتی ئێستا بەو دەنگانە لە دهۆک و زاخۆ زۆرینەیەکی لە ناو پەرلەمان دروست کردو. ئەو قسە یەکێتی و گۆڕانە، ینی ئەمە بۆ پارتیش ڕاز نییە کە ئێستا ئەو لە خولی پێشوودا ئەوەی کردووە گەر یەکێتی بەتەما بێ ئەم خولە بیکات.
بەڵێ پێم خۆش بۆ پرسیارت کرد طبعاً بۆن منە کاتێک کە کاندید ئەکرێتەوە کاتێک کە پاڵێراوەکان ئەکرێنەوە بۆ پەرلەمانی عێراقی لە سنووری پارێزگای سلێمانیش خەڵکی دەتوانێت پێکاتەکان خۆی کاندید کات چکە سیستەمی یەکبازنەیە واتە کاندیدێکی مەسیحیەکان لە سنووری پارێزگای سلێمانی دەتوانێت خۆی کاندید کات و دەنگیش بێنێت یعنی خۆ ئەمە حەسر نەکراوە لەسەر هەولێر و لەسەر دوهۆک بڵێ وڵا سنووری پارێزگای سلێمانی لێ بۆ بەش کراوە خاڵی دواتر من ویستم ئەوە تەواوکەم هێزە سیاسیەکانی کوردستان و عێراقیش دەبێ باش بیر لەوە بکەنەوە کە ئەو فەوزایی کە ئێستا لە عێراقدا دروست بووە کە پێکنەهێنانی حکوومەتی عێراقیە کە دوورکەوتنەوەی هێزە سیاسیەکانە شەقبوونی گوتاری هێزە سیاسیەکانی عێراق دووبەرەیە لە عێراقدا لە ئەنجامی چیەوە دروست بووە لە ئەنجامی دروستبوونی سیستەمی هەڵبژاردننی فرەبازنەیە کە بەڕاستی سیستەمێکی سەقەتە بەڵام ئەمە کاکارزان پەرلەمانتاریی عێراقڵێ کاکارزان ببوورە پەرلەمانتاریی عێراقڵێ پارتی دموکراتی کوردستان لۆبیەکی گەورەی بۆ فرەبازنەیە کردووە لە چوارچەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا یعنی ئەمە لە خۆی لە خۆیدا حتا بەشێک لە پەرلەمانتارە سونەکانی شیعەکانی ژەڵێن ئەمە لە پرۆژەیەکی ئیماراتی بوو سونە و پارتی دموکراتی کوردستان و بەشێک لە شیعەکە سەدڕیەکانن پاڵپشتێکی گەوریان لێ کردووە لە فرەبازنەی ئێستا بۆ هەرێمی کوردستان بڤەیە بەڵێ پێم خۆش بۆ پرسیارت کرد طبعاً ئەگەر بێت و سیستەمەکە بۆ عێراق کارەسات بێ ئەو سیستەمی فرەبازنەیە بۆ هەرێمی کوردستان هەر ناگونجێت بۆچی لەبەرەوەی ئەم سیستەمە بەپێی پێوەری ئینتیخابیەکان بەپێی شارەزایان و یعنی پسپۆڕانی بواری هەڵبژاردنەکان سیستەمی فرەبازنەی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان زۆر دروستە بەڵام بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەبەرەوەی هەرێمی کوردستان لە چوارچێوەی چوار پارێزگارەیە وەکو عێراق یعنی سنوورێکی جوغرافی فراوانی نییە دەکرێت بە سیستەمی یەکبازنەی تێدا بەشداری بکرێت بۆیە پێویستە طبعاً وەکو ڕاستکردنەوەیەکیش بۆ قسەی هەردوو برادەرەکە تەنها پارتی دیموکراتی کوردستان ئێستا پشتیوانی ئەم سیستەمە ناکات سیستەمی یەکبازنەی حزبی سۆسیالیست حزبی شوعی پێکاتەکان پارتی دیموکراتی کوردستان و بۆ زانیاریشتا من بەرپرسیارم لەسەر ئەو قسەیە کە دەیکەم نیوەی زیاتری کۆمەڵی ئیسلامیش لەگەڵ ئەوەدایە پرۆژەی کۆمەڵی ئیسلامی سەحب بکرێتەوە پشتیوانی یەکبازنەی بکرێت بۆ لەبەرەوەی لە سیستەمی فرەبازنەیدا کۆمەڵی ئیسلامی زەرەرێکی زۆری تێدا کرد و بۆ بزوتنەوەی گۆڕانیش ئەم پرۆژەی بزوتنەوەی گۆڕان پێش هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بوو دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بە سیستەمی فرەبازنەی بزوتنەوەی گۆڕانی یەک کورسی نەهێناوە ئێکەواتە پێویستە بزوتنەوەی گۆڕان باش بیر بکاتەوە ورد بیر بکاتەوە کە ئەم سیستەمی فرەبازنەیە لە سلێمانی زەرەرێکی یەکجار زۆری لێدەدا لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی ئافرەتی کۆتاکان بۆ خۆی دەبات ئەگەر ڕێمۆلات کاکارزان با گفتوگۆکەمان عادل بێ کاک کاروان خەڵک بێ ئومێد بووە لە سیاسەکانی سلێمانی لە ئیدارەی سلێمانی لە گەندەڵەکانی سلێمانی بۆیە ئێوە ترستانەیەکی نیشتیمانی کوردستان ترسیە کە خەڵک نەڕاتە سەر سندوقەکانی دەنگدان و کەمترین دەنگە هێنن بۆیە پشتیوانی چوار بازنەی ئەەکەن ئاخرەوە نییە ئەو بەهشتەی لە دوهۆک هەیە 52 ڕۆژنامە نووس لەسەر ئیمۆجی یەکی 6 ساڵ حکومە درێن ئەوە نییە ئەو بەهشتەی لە هەولێر هەیە خەڵک ئاوی هەیە و کارەبای هەیە و هەموو شتێکی هەیە و سی ڕۆژارە موچەوەرەگرێت هەنی ئەمامان نازانیم ئێمە لەسەر تەلەڤیزیۆنێک لە پەخشی ڕاستەوخوا دانیشتوین قسە ئەەکەین بۆ خەڵک بەلا ڕێابەرین بۆ ئەوەی کە ئەگوزارێت باستی نەکەین ئەوەی کە خەڵک داوای ئەکات باسی نەکەین ئەمە داواکاریەکی خەڵکە 30 ساڵە هەڵبژاردن ئەکرێت بە یەک بازنەیی ئێستا سەرجەم حیزبەکان کۆبوونەتەوە فراکسیۆنەکان ئەو خەڵک هەمووی ئەیبینێ لە میدیاکانە داوایان کردووە ئەم جارە با تاقیکەینەوە بیکەن بە فرەبازنەی ئێتەبان کەس بە دۆی خۆی ناڵێت ترشە پارتی لەم مەسەلەیە زەرەری هەیە ئەیتر ئەمە پێویست ناکە باسی بەهشت بکەیت خەڵک لێرە لە ڕیزی موچەیە ئەمرێت بەڵێ وایە ئەی لە دووە وانە لە هەولێر وانە بەڵام ئەو فۆکەسی کە ئازادی لێرە هەیە ئەی بۆ باسی ئەوە ناکەیت کاکی برام خەڵک هەیە بە 196 دەنگ چووەتە پەرلەمانی کوردستانەوە دەنگەکەی بۆ پارتیە فەوجێک لە چۆمان دەنگیاوە کەسێکی دەرچانوە فەوجێکی تری زێرەبانی لە سۆران دەنگیاوە کەسێکیکەی دەرچانوە بەڵام بۆ هاوڵاتیەکی سلێمانی ئەبێت 11,000 دەنگ بێنێ هەتاوەکو ئەچێتە ناو پەرلەمانی کوردستان ئەمە هەیکەلی ئیشکردنەکەیە چوارچەوەی ئیشەکە ئاواییە خەڵک فراکسیۆنەکان ئێستا هەموو کۆبن کۆکن لەسەر ئەوەی بەم شێوازە بەم یەک بازنەیە هەڵبژاردنێکی پوخت لە کوردستانە سەر ناگرێت ئەمە یعنی ئەمە گەشتورەتە قەناعەتی ئەوە ئەمە علاقی بە یەکێتی و علاقی بە پارتی و نییە علاقی بە خەڵکی دەنگدەرەوە هەیە دەنگدەر ئێستا بۆ ڕەشبینە بۆ ناڕۆتە سەر سنووقەکانی دەنگدان ئێمە پێشێ بچینە ناو انتخاباتەوە پارتیە لە ئەم جارە 50 کورسی هێنی ئەی لە هەموو دنیاە لە مێژووی هەڵبژاردنان نەبووە لایەنێک پێش ئەوەی بچێتە هەڵبژاردنەوە
نقڵانە لێبات تەخمین کۆنکلوژن یعنی ئەمە چی ناوەنی ئەڵێ ئێمە ئەمە نەهێنیت طبعا ئەوە نەهێنیت بۆ لە بەرەوەی کە تۆ ئێستا 11 کۆتات مستۆگەرە 150,000 دەنگی بینی 2010 و 2021 شت هەیە ئەمە 22-23 کورسی مسۆگەر بەبێ ئەوەی ینی تۆ دومبەڵت بۆ دەرچووە پێشی بڕۆیت هەڵبژاردنەکەەوە طبعا بە 23 کورسی مسۆگەر و داخلی هەڵبژاردن بیت خۆ خۆشی 25 هەر ئەهێنیت بۆ حیسەیە کەواتە ڕاست دەکەیت ئەچیتە هەڵبژاردنەوە تۆ 23 هەیە 22 ئەهێنی ئەوە 50 کورسێکە و باقی وەسەلام ئەم خەڵکەش بۆ خۆی بێت و بڕ ئەمە سیاسەتی هەڵبژاردن ئاواهی ناکرێت حقیقەتی تێدانی بۆ ئەمەیە بۆ هەموو لایەنەکان داوای فرەبازنی ئەەکەن بۆ هەموو لایەنەکان داوای هەمواری یاسا ئەکەنەوە بۆ تەنها پارتی داوا ناکات ئەمە پرسیارەکە سۆشیالیستمان لەگەڵە شوعیمان لەگەڵ زەحمەتکێشانمان لەگەڵ نیوەی کۆمەڵ ڕەنگە ڕێی وابێ بزوتنەوەی گۆڕان ڕەنگە چەندە کاکدێر خۆی جواب بداتەوە ئەوە هیچ و کاکدێر لێرەیە نوێنەرەکانی کەش با خۆیان دەنگ بن ئەگەر سۆسیالیست پێی باشە شارە زوور کە قورسایەکی لەسەر شارە زوورە ناتوانێت لە شارە زوورە دەنگی خۆی بێنێت ئەوە وەڵامەکی ئاشکرایە بۆ بە دەنگی دهۆک شارە زۆر حکوم بکرێت بەڕاستی ئەڵێم یعنی ئەمە لێرە شتەکە زۆر واقع باشە ئێمە پێکاتەمان داناوە پێکاتی کوردی بۆ حسێب ناکرێت زەردەشتەکان بۆ کورسیان نییە تورکمانی کفری بۆ کورسی نییە کە کفری تورکمانی ئەسیل لە کفریە کاکەیەکان هاوار و هەوارە کۆن و دەرەتوێ کە منبعی سەرچاوی کاکەیەکانن کە لە شۆڕشی ئەیلولا لە شۆڕشی نوێە سەدان شەیدیان هەیە ئەی باش ئەوان بۆ کورسیەکان نەبێ بەڵام ئەرمەنی بۆ کورسی هەبێت وازم هەژدە ئایلە ماونەتەوە کە دەنگەکەیان دەنگێکی مسۆگەرە ئەچێتە پاڵ دەنگەکانی پارتی دیموکراتی کوردستان خەڵک ئاواهی ئەوێت نەک یەکێتی و نەک ئەو بزوتنەوەی گۆڕان و ئەم حیزبانی کە لێرە خەڵکی شەقامی کوردستان ڕاپرسێک بکەن ئێستا لەسەر ئەم هەڵبژاردننی داهاتوو کە بڕیارە بکرێت ئەگەر لە سەدی خەڵک داوای هەموارکردنەوەی یاسایی نەکرد بە خەڵکی کاکاروانجگە لەو هەڵبژاردنە مەسەلەن لە دوای ئەو پرۆژیاسە و بابەتە فۆکەسێکی گەورە لەسەر شاری سلێمانیە کە داهات لە بانقەکانی و کاکارزانی ژێڵێ و بە جۆرێک لە جۆرەکان دەسەڵاتی سیاسی ئێرە کە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆری نیە تایدا تۆمەتبارە کرێ وەڵامی ئێوە چیە بۆ ئەوە ئایا بۆچی ئەمە لە سلێمانی ڕوو ئەدات باشە بەشی هەرە زۆری سەرۆت و سامانی هەرێمی کوردستان لە سلێمانیەیە هەم وەک ئاو هەم وەک غاز هەم وەک نەوت بەڵام کە ئەڕاتە هەولێر و دابەشەکرێت چۆنیەتەوە چەنیەتەوە چۆن ئەفرۆشتێ متحداکە مێکەز لە کوردستان بزانێت لە سەداسەدی داهاتی نەوت چۆن دابەشەکرێت باشی ساوەوە ئاشکرایە لێرە داهاتی ناخۆ گومرگەکانت هەیە مرورت هەیە تەندروستیت هەیە ئەمانی کە پێوترێت کۆکردنەوەی داهاتی ناوخۆ بەڵام ئایا ئەگەر نەوت بە 111 دلار بێت سعری فرۆشتنی بە اعترافی سەرۆکی حکوومەتی هەرێم کە خۆی ئەڵێ ڕۆژانە 500,000 بەرمیل ئەفرۆشین ئەی وەرە داهاتی ئەمە چی لێ هات وەرە داهاتی ژێر زەویە ئەی سەر زەویەکەت ئەوەی شیکە لێرە و لێ ئەڕوات کاک ینی بازی حساب و کتاب هەیە زۆر وازەحە زۆر وازەحە نەوت بەراورد ناکرێت بە داهاتی کۆکردنەوەی 750 دینار کە لە خستەخانەکانەوە وەرەگیرێت لە خەڵک یان کە ڕۆی ئیجازەیەک تازە ئەکەێتەوە لە دایرەیەکی مرورە 500,000 بەرمیل بە 110 دلار حسێب بکە ئەوەی کە لە ژمارەیە زیرەکە خۆی ڕێک حساب کرد 9 ملیۆن پێ سێجار لە غاز ئەفرۆشتێت ڕۆژانە بە ئاعترافی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ئیمارات و ئاشکرای کردووە بەس ئەو دوو ڕقەمە بەلە یەک ئەو کاتە زانی سلێمانی چ حەسارێکی لەسەر ئەو کاتە زانی سلێمانی چ داماوی سلێمانی سزا دەدرێت ئێستا سیاسیان بەڵێ سلێمانی ڕۆژنامەوانی سزا ئەدرێت سیاسی سزا ئەدرێت ئابووری سزا ئەدرێت لەلایەن ئەوەی کە هەر لە ئیعلامیشەوە لە هەر لە میدیاشەوە سزا ئەدرێت تۆ نانە لێ بڕیوە ئاوت لێ بڕیوە نەوتی لێ بڕیوە موچەت لێ بڕیوە نەوتەکە ئەفرۆشتێ غازەکە ئەفرۆشتێ اینجا ئەڵێ سلێمانی گەندەڵی کردووە بەڵام ئەوەی کە ئەگوزارێت گەندەڵی نییە خەڵک سلێمانی داواکە بەس هەمواری یاسایە بکرێتەوە کە گەورەترین و زۆرترین ژماری دانیشتوانی پارێزگەکانی هەرێمی کوردستان سلێمانیەیە باشە ڕاپرسی بکەن بۆ هەموار ناکرێتەوە بۆ باز لە دوو ئیداری بکەین بۆ باز لە چاکردنی بۆ باز لە چاکردنی ئەمڕۆ قسەیەک دێ و ئەڕوا باسی دوو ئیدارەیە کرێ ئەڵێن پارتی پێشنیازێکی هەیە بۆ دوو ئیداریش بکرێت پێویستە هەڵبژاردن هەر هەموار بکرێتەوە یاسای هەڵبژاردن چونکە هەر دوو ئیداریش بێت تۆ لە هەرێمێکە هەرێمسە ڕۆژاوا سێ هەرێمی زۆر ئەتوانە بڵم سەرکەوتویان هەبوو سێ هەرێمیان هەبوو لە ناو یەک هەرێمی دیاری کراوە لێرەش ئەکرێ خۆ دوو هەرێمت هەبێ بەڵام سنتەرێکت هەبێت سنتەرەکەش پایتەختەکە بێ بەڵام لە هەمان کاتە ئەبێ هەر یاسای هەڵبژاردن هەموار کرێتەوە بۆ لەبەرەوەی خەڵک گەشتە ئەو قەنەعەتی بەم یاسای هەڵبژاردنەوە دیموکراسیت لە پشتی مرۆوە سەربڕین ئێمە لە هەرێمی کوردستانە بەم یاسای هەڵبژاردنەوە ئەوەی کە پێوترێت دەنگی هاوڵاتی هەمووی ئەکڕێ و ئەفرۆشتێ و دەنگی مردوو
تەلاعبی پێوەکرێ و هێزی فلان هێز هەیە 10,000 دەنگە و لێش 5,000 و لێش 6,000 معقولە مێرگە سوور لە ساڵی 92 تا ئێستا لە سەدی خەڵک دەنگ بە ئەرێ کەسێک ڕێخۆڵە کوێرەی نەبوو بڕاتە ئەمەلیات و ئەرێ ژنێک مناڵی نەبوو لە خەستەخانە بێت لە سەد لە هەڵبژاردنە یعنی چی لە تاریخی هەڵبژاردنە نییە گەڕێکێک شارێک قەزایەک پارێزگایەک لە سەد دەنگ بێنێ ئەمە کە باسی ئەکی لە شوێنان ئیتر دیارە ینی ئەمە خەڵکەکە دڵسۆزە ینی دڵبژاردننی پێش دوش بۆ کەس نەبوو سەفرێکی کردبێ بۆ هەولێر کەس نەبوو سەفرێکی کردبێ بۆ دەرەوە کەس نەبوو ئەمەلیاتی ڕێخۆڵە کوێری کراوێ زۆر باشە کاک دیلێر ئێوە کاکارزان ئەڵێ بۆ بزوتنەوەی گۆڕان ئەو وەرەقەیە هی پێش هەڵبژاردنەکان بۆ کە بۆیان دەرکەوت دەنگجی ئەوە تویان نەهێناوە کورسیان نەهێناوە پەشیمانە لەوە نیوەی پەشیمانە لانی کەم پێتان وایە ئەمە بەدیوێکە بەدیوێکی تریشە لە مەسلەی داهاتیشە قەیرانێکی گەورەتر ڕوبڕووی هەرێمی کوردستان کراوەتەوە لە ململانی سیاسی بەڵێ جارێ یەکەمیان ئێمە من بەخۆم لە سەرکردایەتی بزوتنەوەی گۆڕانە مندامی جیواتی نیشتیمانیمە یعنی کارزان زانیاری زیاتر بی لە من شتیوان نییە یعنی ئێمە پاشەک شێمان نەکردێت لەو پرۆژەیە ڕاستە و پرۆژەیە ساڵێک بەر لە ئێستا نووسراوە بەڵام ئێستاش ئێمە دووپاتمان کردوەوە پشتگیری لە پرۆژەی خۆمان دەکەن کە پێمان وایە ئەم پرۆژەیە لە بەرژەوەندی هاوڵاتیانە لەلایەک وە چیتیایە با بزوتنەوەی گۆڕان تەراجعی کردبیەوە پرۆسەیەکی دیموکراسیە خەڵک بزوتنەوەی گۆڕان هێزێکی مەدەنیە چەکداری نییە خەڵکی لە وڵاتانی سراد نەکردووە لێرە سەوتی بۆ بدات زۆر ئاسایە لە هەڵبژاردنێک تەراجع دەکات بەڵام مەبدە ئاساسیەکە لە کنەماوەیە کە هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بکرێت هاوڵاتی تێیدا نوێنەرایەتی خۆی هەڵبژێرێت وە هەست بەوە بکات هەڵبژاردنێکی شەفافە کە ئومێد بۆ هاوڵاتی بجێڕێتەوە جارێکی تر بەشداری هەڵبژاردن کات ئێمە بینیمان لە هەڵبژاردنەکانی ڕابردوو بە دیاریکراوی دوای هەڵبژاردننی 2010 کە تەزویرێکی ێزگار زۆر کرا خەڵک بە تەواوەتی لە پرۆسی هەڵبژاردن بێ ئومێد بووە پێی وایە بچێتە هەڵبژاردن نەچێتە هەڵبژاردن ئەو ڕقەمەی لایەنێکی سیاسی بۆ خۆی لێدەدات هەرڕەوە ئەو ڕقەمە دێتەوە یعنی کەواتە پێی وایە هەڵبژاردن هیچ مەهام و گرنگجێکی نەماوە بۆیە ئێمە ئەوەی بەلامانەوە گرینگە پرۆسەیەکی هەڵبژاردننی پاک و بێگەرد ئەنجام بدرێت جا ئێمە چەند کورسی ناینین یان دەینین ئەوە شتێک ترە بەدیوە حزبەکەی بەڵام بەدیوە نیشتیمانیەکەی با ئێمە بۆ یەک جاریش بی تەنها بۆ یەک جاریش بی پرۆسەیەکی پاک و بێگەردی هەڵبژاردن ئەنجام بدەین بۆ ئەوەی لایەنی کەم بۆ ئایندا بۆ نەوەکانی ئایندەمان ئومێد بجێڕینەوە کاک بوو لە هەندێک میدیا کاکلێر وتیان دوایەوەی کۆبوونەوەیەکی تیمی حکوومەتی بزوتنەوەی گۆڕان و پارتی دموکراتی کوردستان ئەنجام دراوە لە بەرامبەر گەڕانەوەی وەزیر و ئەوانە پارتی داوا دەکات کە گۆڕان دوورکەوێتەوە لە پرۆژەکەی خۆی ئەمە ڕاستی تێدا بوو بەڕێستانەوە قیادەیەکی وەکو سەرکردایەتێکی گۆڕان کاکدانا کە سەرۆکی تیمی گۆڕانە ڕوونکردنەوەی خۆی داوەتی شتی و ئاسڵان باز نەکراوە لە ئەنجومەنی وەزیران غەدریشە لە ئەنجومەنی وەزیران باسییان بابەتانە بکرێت کە باز نەکراوە چونکە ئەنجومەنی وەزیران هەموو هاوڵاتیەکە هاوڵاتیەکە کە نوێنەرایەتی لە پەرلەمانیش نییە حکومەتی هەموو هاوڵاتیەکە حکومەتی پارتی نییە هیەکێتی نییە هی گۆڕانیش نییە ڕاستە ئەمانە پێچان هێناوە بەڵام دەبێت نوێنەرایەتی هەموو هاوڵاتیان بکات بۆیە ئەم دەنگۆیانە دوور بوون لە ڕاستی باز نەکراوە وەکو ئەوەی ڕوونکردنەوەی تیمی ئێمە کە کاکدانا ڕوونی کردوێتەوە بە هیچ شێوەیەک باس لەم شتە نەکراوە دوایە ئێمە وەزیری داراییمان بەویستی خۆی هاتۆتەوە ماڵەوە چ پێویست ناکات تا ئێمە بەدەست ماسکردن و یان بە نازانم چی و چی بگەڕێنەوە ئەنجومەنی وەزیران وەزیری دارایی پێی وایە ئەم وەزارەتەکە هەیە جیرۆدەی دەستی کۆمەڵی قەیران بووە هەم لە کۆکردنەوەی داهات هەم لە فرۆشتنی نەوت هەم لە هەموو مەجالەکان قەیران بۆ وەزارەتی دارایی دروست کراوە بۆ هاوڵاتیان دروست کراوە پێی وایە دەسەڵاتەکان بە مطلقی لای ئەنجومەنی وەزیران و ئەشخاصێکە لەم کابینەیە ڕۆڵی وەزیرەکان هەچی یەکێتی بێەوە ئەوە لە ڕەنجی داوەتەوە بەڕاستی چی گۆڕان بێ ڕۆڵی ئەساسیان نییە لەم کابینەیە ئەنجومەنی وەزیران و سەرۆکی حکومەت و چاردەورەکەی دەسەڵاتی مطلقیان هەیە لە بڕیاردان بۆ نمونە تۆ دەیت باسی کێشەیەکی تەندروستیە ئەوان لە وەزارەتەکانی خۆیان دەست پێ بکەین دەسەڵاتیان هەیە دەسەڵاتەکان مرکزیە بەڵام کە دێتە وەزارەتەکانی لایەنەکانکە دەسەڵاتێکی ئاسۆیان دروست کردووە بۆ نمونە مدیر عامێک دەسەڵاتی زیاترە لە وەزیرێک کە ئەمە بەڕاستی جێگەی هەڵوەستە لە سەرکردنە تۆ لە وڵاتێک بژی کۆمەڵی قەیران هەبی قەیرانی دارایی تەبی یعنی بۆ نمونە موچەت پێ نەدرێت و لە هەمان کاتدا
دەرمانی نەخۆشی شێرپەنجە نەمینێت خزمەت گوزاری بە تەواوەتی پەچی کرد بێت و ینی کۆمەڵی قەیران هەبێت دەبێ بێ هەڵوەستی ئەم بابەتانە بکەیت وەزیری دارایی وەکو هەندێک زاردەوترێک کاکلێر تەنها لەسەر ئەوەی داهاتی سلێمانی لەسەر داهاتی سلێمانی وەزیری دارایی نیگەران بۆ و ڕۆیشتۆتە ماڵەوە یان لەسەر کۆی پرۆسەکە کاکە ئەوە لەوانەیە بەشێکی بی پێش ئەوەی ئەم ڕووداوانەی سلێمانیش ڕووداد وەزیری دارایی لە کۆبوونەوەیەک بەڕاشکاوی گوتی نیگەرانم لە کارکردنم لە وەزارەتی دارایی داوای لە بزوتنەوەی گۆڕان کرد کە کەسێکتر لە شوێنی دابدرێت کۆی ئەم کێشانەی کە هەیە خۆ تەنها سلێمانی نیە تۆ نەوت بە $100 بی بە $20 بی بڕێکی دیاریکراوی پارە بنێریەوە وەزارەتی دارایی یعنی ئەمە کەی ئیدارەدانی وەزارەتە تۆ داهات بە کەیفی خۆت بە نسبە بڵێ من ئەوەندە ئەدەم دەبێ ئیدارەی ئەولاژە من دەبدات و ئەوەی دیکە وەزارەت دەستی بەسەردانە بێت تۆش بینایکەی یعنی بەڕاستی ئەمانە دەبی ڕێک بخرێنەوە یعنی تۆ لە وەزارەتێک بی شخصێک دەسەڵاتی مطلقی هەبێت بیان حزب لەناو وەزیر تەنها وەکو دەوریەوەی لێبێت ئەو پارەیە بۆی دێت تەوزیع کات کاکە ئێستا مەسەلەن نەوت لە $100 ڕەتیدا موچە زۆر خراپتر بوو لەوەی کەنەوت بە $30 بوو کەنەوت بەلاش بوو بە $15 بوو یعنی ئێستا موچە 45 ڕۆژە هێشتان دابش نەکرایە یعنی ئەمانە یاری بە شعوری خەڵک دەکەن بەڕاستی یعنی کارەساتە هەر کەسێکی ویژدانی هەبێت جاگۆڕان بێ یەکێتی بێ پارتی بێ کە لە حکومەتە هەر کەسێک ویژدانی هەبێت نابێ ئەم دۆخی پێ قبول بکرێت بەڕاستی خانەنشینێک لە سڕەی خانەنشینیە جان بسپێرێت کە مناڵەکانی ئەمانیش لە خۆشی و لە گەڕان بن بە بۆنەی نەورۆز و سەری ساڵ و ئەمانە مناڵی فەقیریش نان نەبێت دینار لە جیرفانی نەبێت تۆ بە میزاج بێ موچە دابش بکەی بەڕاستی ئەمانە نابی قبول بکرێن جا هەر شتێک بیکات گوناحباری ئەم دنیاە ینی با لەم دنیاە باسی ڕۆژ و ڕەمەزان و باسی ئەم شتانە نەکات چکە تۆ بێی بە دەستی خۆت بە ئەنقەست زوڵم لە شعبی خۆت بکەیت لە میلەتی خۆت بکەی و سبەی ڕۆژیش داوای هەڵبژاردن و دەنگدانی لێ بکەی بەڕاستی ئەمە کارەساتە بۆیە هاوڵاتیان هۆشیارن بەڕاستی هاوڵاتیان یاریمی کوردستان زۆر هۆشیارن لە 2008 دەبینیمان ڕێژەی بایکۆت چەند زۆر بوو ینی لەو ئینتیخابەش بە دڵنیاییەوە پێتان دەڵێم ڕێژەی بایکۆت ئێجگار زۆرە پارتی بۆ پشت لەو پرۆژەی خۆی ناکات و دەست بەو پرۆژەیە دەگرێت دەزانی لە هەندێک ناوچەی دیاریکراوە کە نسبەی مشارەکە هاوڵاتی لەوێبی لەوێ نەبی 100% دەنگ دەدرێت بەو ناوچانە باڵانسی هێز دەگۆڕیت و ئەو کورسیانێک کە هەیەی احتیفازی پێ دەکات و بگرە بە هێزی چەکدار و بەمانە کورسەکانی زیاتریش دەکات پارتی حەزی لێ کە هاوڵاتی بەشی هەری زۆری هاوڵاتیان بەشداری پرۆسەی هەڵبژاردن دەکەن چونکە دەزانی بەشداریکردنی هاوڵاتیان لە بەرژەوەندی ئەو نیە تۆ بێ ئەم هاوڵاتیانە برسی بکەی و موچەی پێ نەدەی لە حاڵەتی ئاساوی ناساییە بە دڵنیاییەوە هاوڵاتیش لە ڕۆژی ئینتیخامت لێ دەکاتەوە تۆڵە لێ دەکات و بۆیە تون دەستی گرتووە بەم پرۆژەیە خۆی کە هەیە کە ئەم پرۆژەی یەک بازنەیە بۆی بتوانێت بە هەندێک ناوچەی دیاریکراو کە جێنفوسی خۆیەتی باڵانسی هێز بە تەواوەتی لە هەرێمی کوردستان بڵێ کاک لێر سوپاس دەکەم کاک کارزان هەورامی کاک کاروانیش پێی وا بوو کە گەندەڵیەکە سەرتاسەریە گەر هەبێت و نیگەرانیەکە سەرتاسەری و کاک لێریش پێی وایە پارتی بە میزاج کە موچە دابش ناکات یان لەناو حکومت بە میزاج موچە دابش ناکات پارتی دەزانێت کە لە شوێنێک ئینتیقامی لێ دەکرێتەوە بۆیە دەستی بە پرۆژەکەی خۆیەوە گرتەوە بۆ چوونی بەڕێستا لەسەرەوە کاکە بن جارێ وەکو وەڵامێک بۆ کاکدلێر ئێمە کاکارزان دیارە لەناو بزوتنەوەی گۆڕان نەبووە نازانێت چی دەگوزارێ بۆ زانیاری کاکدلێر من ڕۆژانە بۆ کاروباری ڕۆژنامەنووسی خۆم هەموو ڕۆژێ نزیکەی 4 ئەندامی جڤاتی گشتی بزوتنەوەی گۆڕان بە تەحەداوە بە بەڵگەوە ئەدوێنم لە ڕێگای تەلەفۆنەوە هەموو بەڵگەکانگلێرەوە کردووە جارێک نەخەریز کاتێک پەیوەندی بە کاگلێرەوە نەکردووە بەڵام هەموو بەڵگە دەنگیەکان جڤاتی گشتیمان لۆ بنێرێت خوا لێرانە ناوی دوو جڤاتی گشتیمان بۆ بێرە کاکە ئێوە کۆمەڵی سایتتان هەیە ئێمە تقریبان 12 جڤاتی گشتیمان لە 2016 و 2018 وازیان لە گۆڕان هێناوە ئێستاش بە عنوانی جڤاتی گشتی دەینن لێ دوانیان لێوەردەگرن یعنی بەڕاستی بەشی زۆریە من نیگەرانم یعنی لە لێم گەڕکاگلێر تۆ کاتێک کابرا بەڵێ هەر پەیوەندی بە گۆڕانوە نەماوە تو قسەی خۆتت کرد ئەندامێکی جڤاتی گشتی گۆڕان وای وت قسە لە ئێمە ژووری ڕۆژنامەوانیمان هەیە و تەبێژمان هەیە سەرکردایەتیمان هەیە قسە لەوان وەردەگرێت ناکرێت تۆ بێ لێگەڕێ قسەی خۆتت کرد کاتەکەی من بەڵێ فەرموو کاتەکەی من مەکوژە کاک فەرموو بەلای بەڕێزم کاتەکەی کاک براگیان ئەوە من پەیوەندی بە بەشێکی زۆری برادرانی بزوتنەوەی گۆڕانەوە کردووە ئەندامی پەرلەمانی بزوتنەوەی گۆڕان هەیە کاک ڕزگار
ئەندامی پەرلەمانە لەسەر بە بزوتنەوەی گۆڕانە لێدوانی بۆ ڕۆژنامەنووسانیەوە و بەڵگە هەیە ئەڵێ بەڕێوەبەرێک هەیە کە سەر بە دەستگایەکی ئەمنیە لە سنووری پەروێزخان ڕۆژێ $10,000 قازانج دەکا ڕۆژانە $10,000 قازانج دەکا ئەم $10,000 هیچی نەگەڕاتەوە بۆ خەزێنەی حکوومەت ئێمە من باش دەزانم لە سنووری پارێزگای سلێمانی مەرزی پەروێزخان هەیە مەرزی باشماغ هەیە مەرزی شۆشمێ هەیە مەرزی سەیرانبەن هەیە جگە لەوەش لە داهاتی ناوخۆی سنووری پارێزگای سلێمانی بە قسەی ئەندامانی بە قسەی کاک نزار مەحموود ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانە 3 ڕۆژ پێش ئێستا قسەم لەگەڵ یا کردووە دەڵێت کارزان ئەو پارەیەی کە لە سنووری پارێزگای سلێمانی کۆ دەکرێتەوە تەنها وەسڵاتەکانی دەبرێتەوە بۆ بانقەکان ماباقی دیکەی باوەڕمان بەوە نییە ئەو پارەیە بەڕاستی دروستی ببرێتەوە بانقەکان خاڵی دواتر لە بەرپرسانی حکومی و پەرلەمانتاران باز لەوە دەکەن کە لە سنووری پارێزگای سلێمانی ئاگاداری حکوومەتی هەرێمی کوردستان کراوەتەوە کە جارێ موچەی مانگی 3 دابەش نەکەن هەتاوەکو تەکمیلەی موچەی مانگی 2 لە سلێمانی دابەش دەکرێت ئێ باشە پرسیارێک بۆ هاوڵاتیانی هەرێمی باشە بۆ لە سلێمانیەوە کارزان ئەوە لە سلێمانیەوە قەراری موچە دەدرێت خۆ گریما 7 ملیار دیاری کراوە خۆ هەموو موچەی هەرێمی کوردستان ئەم 7 ملیار دینارەیە خۆ موچەی هەرێمی کوردستان پرسیارێکی ڕۆژنامەوانیە تکاکەم بۆم ڕوونکەیتەوە بۆ بینەرەکانم مەسەلەن 7 ملیار چەند وەزارەتی دارایی بە نووسراو من بینیومە 7 بۆ 75 بۆ 78 ملیار دینار داوای لە بانکی هەرێم ناوەندی هەرێم لە سلێمانی کردووە کۆی موچەی هەرێمی کوردستان 900 ملیارە یعنی 7 لەکوێ 900 لەکوێ بۆ خەتای ئەمەیە ینی بۆ ئەمە هەست ناکەیت چاواشەکاری تیاابێ بابەتەکە چاواشەکاری نییە لەناو ئەنجومەنی وەزیران بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ستافی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتنێک کراوە کە بەپێی ئەم ڕێکەوتنە تەکمیلەی موچە لە سنووری پارێزگاکان بکرێ سنووری پارێزگای هەولێر لە کۆی ئەو تەکمیلێک کە لە داهاتی هەیە پارە تەرخان دەکرێت بۆ بابەتی تەندروستی بۆ بابەتی دەرمان بۆ بابەتی قیرتاوکردن و بۆ بابەتی تەکمیلەکردنی موچە لە سنووری پارێزگای سلێمانیش بە هەمان شێوە قەرارەکە ئاوا بووە کە تەکمیلەی موچە بکرێت لە داهاتی ناوخۆ لە داهاتی گومرگەکان و لە داهاتی فڕۆکەخانەکان بەڵام گرفتەکە لەوەدایە بەڵام گرفتەکە لەوەدایە تەکمیلەی ئەم موچەیە جگە لەوەی تەکمیلەی موچە نەکراوە لە هەمان کاتدا پارە لە بانقەکانە دیار نەماوە سلێمانیدا دیار نەمێنێ ئەو پرسیارە لە کاروانم کرد قسەیەک دی ئەمڕۆ کە پارتی پرۆژەیەکی هەیە لە ژێرەوە باسی دوو ئیدارەی کردویان بە زۆرێک هەر کەسە ئیدارەی خۆی بەڕێبەرێت ئەوە تا چەند ڕاستە زۆر بە کورتی وەڵام دەیتەوە ئەوە دەزانی کەی ڕاستە و پرۆژەیە دوێنێ کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسین بینی کە لە هەندێک لە مامۆسایانی مەسەلەن لایەنە سیاسیەکانی سلێمانی پرۆژەیەکیان هەیە کە ڕاستەخۆ موچە لە سلێمانیەوە بخرێتەوە سەر بەغا پرۆژەیەکە بوو لە 2 ساڵ پێش ئێستا لەلایەن هاوسەرۆکێکی یەکێتیەوە بەوەی سلێمانی بکرێت لە لامەرکەزیەتی ئیداری و دارایی ئەوە دوو ئیدارەیە ئەوە پرۆژەی بە عەمەلکردنی دوو ئیدارەیە پەکخستنی دامەزراوەکانی دواسەرنجی خۆتم پێ بڵێ پارێزگای سلێمانی عملیەتی خۆت ڕۆژنامەنووسیە زانی کە کاتەکەی منیش مەحدودە ئەگەر دواسەرنجی خۆتم پێ بڵێ بە کورتی بێ سوپاس دەکەم وڵات تەنها پێشنیارەکە ئەوەیە سەرنجەکە ئەوەیە ئەم لێگەیشتن یاخۆ ئەم جیاوازیە کە لە نێوان پارتی و یەکێتی و گۆڕان و هێزەکانی دیکە هەیە جیاوازیەکی یەکجار زۆر نییە بە لێک نزیکردنەوەی بیر و بۆچوونەکان بە لێک نزیکردنەوەی پرۆژەکان ئەتوانرێت چارەسەر بکرێ بەس بۆ زانیاری کاکدلێر و برادرانی دیکە لە هەڵبژاردنەکانی 2010 کاکدلێر زۆر نیگەرانی لەسەری هەیە پارتی و یەکێتی تەوقعیان کرد لەسەر دەرەنجامی هەڵبژاردنەکان بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ و یەکگرت و سەرجەمیان کشانەوە ئێستا خێرە برادرانی دیکە پرۆژەکانیان هێناوە پاڵ یەکێتی نیشتیمانی کوردستان پێیان وایە ئەمان فریاد ڕاستەکەم بۆچی لە 2010 ئەوان لە پرۆسەکە کشانەوە ئێستا لەگەڵیدا کارزان سوپاس دەکەم کاکەروان دواسەرنجت پێم من دواسەرنج تکایە ینی خەڵک داوای تەنها یەک جار هەڵبژاردننی پاکو بێگەر دەکات ئەمە ئەرکێکی زۆر گەورە و گران نییە با یەک جار ئەم جارە یاساگە هەموار کرێتەوە چوار بازنەیەکە کۆتاکان دابش کرێ بەسەر پارێزگاکانە خەڵکی کفری و خەڵکی هاوار و هەڵەبجەش دەنگیان هەبێت با تاقیکەینەوە ئەگەر بەم شێوەیە زەرەبی ئەوە علاقی بە یەکێتیەوە نییە ئەمە یەکێتی تەرحێکی کردووە خەڵک پاڵپشتێتی ئەگەر گوێر لە خەڵک بگری ئەگەر ڕاپرسی خەڵک ئەگەر فەیسبوک خوێنیتەوە هەموو خەڵک پاڵپشتی ئەوەیە کە یەک جار بە لەم
قۆزاخی بینە دەرەوە لەم قۆزاخی سیویە کورسی دوهۆک دەنگی هەڵەبژی پێ یاری پێ بکرێ هەڕەشە بە یەک وەرچەرخانی زۆر خراپیش ڕوویاوە ناو پەرلەمانە کە پارتی بەڕەقەم قسە بکات کە بەو 45 کورسیاڵی ئێمە زۆرینەی نایڵین ئەم پرۆژه یاسایە هەمواری یاسایی ژمارەیەکی ساڵی 92 تێپەڕێ بەسەرمانە کە کارگەشتە ئەوەی کارگەشتە ئەوەی ڕەهەندی نیشتمانی حسابی بۆ نەکرا و یاساکان و دەستور حسابی بۆ نەکرا ئەمە بێت کار بگاتە ئەوەی کە ئیتر بڵێن بەڕەقەم بێت بێگومان هەر کەسێکیش لە هەڵبژاردننی پاکو بێگەرت بترسێت ئەوە نیشانی ئەوەیە کە زۆرترین تەزویری ئەنجام زۆر سپاس دەکەم زۆر بە کورتی کاک دلێر بەر لەوەی دوا وتەی خۆمرێم یەک قسە با ئەگەر باز لە گەندەڵی بی لە زاخۆ بگرێت لە مەرزەکان هەتا دەگاتە پەروێزخان و لە هەموو مەرزەکان کەم و کوڕی زۆر هەیە گەندەڵی زۆرەیە ئێمە تێبینیمان بە یەک مەسافە لە هەموو مەرزەکان وتووە ینی ناکرێت ئەمە لەلایەک لەلایەشتر من پێم وایە مادەم کۆڵگەی ئەم حکوومەتەیە لەسەر بنەمای تەوافقی سێلایەنی ئەساسی دروست بووە دەکرێت بۆ ڕەهەندە نیشتیمانیەکانیش تەوافق دروست بکرێت و ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان نەکەوتینە دوای پرۆژه هیچ هێزولایەنێکی سیاسی ئەمە قناعەتمان وایە کە هەڵبژاردن بەم شێوازە بکرێت لە بەرژەوەندی هاوڵاتیانە یعنی پێم سەیرە برادرانی پارتی کاتێک لەگەریان نەبی تاوانبارت کەن بەوەی کە تێ دوای لایەنەکانی تری سیاسی ئێمە پێ قناعەتی خۆمان وایە بەر لە هەموو هێزێک ئێمە پرۆژەمان لەو پرۆژەیە پێمان وایە هەڵبژاردننی پاک و بێگەر دەکرێت و بۆیە تا ئێستاش ئێمە لەسەر ئەو پرۆژەی خۆمانین کە لە پەرلەمانی کوردستانە سپاس بۆ بەڕێز لێر حوسێن ئەندامی زیاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان سپاس بۆ بەڕێز کارزان هەورامی کادری پێشکەوتووی پارتی دموکراتی کوردستان سپاس بۆ بەڕێز کاروانانەوەر کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان بینەرانی خۆشەویست ڕەهەنمان پێشکەشکردن ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتانە